وتراوە ما ئەشقە المەرأة الغەیوڕە وما ئەتعەسە حەیاتها ئای چەند بەدبەختە ئەو ئافرەتەی کە هەموو ژیانی پڕە لە غیرە واتە سات و کاتی بۆ نییە شەو ڕۆژ بەردەوام مێشک و دڵ و دەرونی لەسەر ئەوەیە ئەبێ مێردەکەی ئێستا چێ ببینێ ئێستا چ قسەیەک بکە ئێستا پەیوەندی بە چێوە بکە سەردانی ماڵی چێی کردبێ لە کاتێکا ئەم پیاوە زۆر پیاوێکی شەریف و پاک و بەڕێز و بە حورمەت و چاوپاک و لەشپاکە حیز یعنی نازانە ئافرەتێکەیە لەسەر زەویدا جگە لە هاوسەری بەڕێزی خۆی خۆشەویستی خۆی وما ئەتعەسە حەیاتها ئای چەند ژیانی پڕە لە بەدبەختی چ ژیانێکی پڕ لە چەرمەسەری و ناڕەحەتی بەسەر دەبا هیچ کاتێک خۆشی بە دڵ و دەرونی دانایە نار الغيرة تحرق البيوت السعيدة ئاگری غیرە ئاگرێکە دەتوانی بە جوانی بەکاری بێنی بۆ خواردن دروستکردن بۆ خۆگەرمکردن وەکو ئاگر وایە ئەگە وریانێبی ئەو ئاگرێ لە سنوور چوە دەرەوە و ترازە هەموو شتەکان دەسووتێنێ ئاگری خۆشەویستی کە بوو بە غیرەیەکی لە ڕاددە بەدەر تحرق البيوت السعيدة زۆر ماڵی خۆشبەختی سووتاند ژن و مێردێک زۆر بەیەکەوە خۆشحاڵ بوون زۆر بەیەکەوە شاد و شکر بوون ئای چ بە خۆشەویستیەک بەیەگەیشتن و ژیانی هاوسەریان پێکێنا بەڵام لە ئەنجامدا لە ڕاددە بەدەر غیرە لە نای یەکێکیان بۆ یەکێکیان هەبوو ئەو ماڵی سووتاند تەنان مرۆڤەکان لە ناو دەبا دەگاتە حەدی ئەوەی بەدەستی خۆی کەسی بەرامبەر بکوژێ بەس بۆ ئەوەی تەنها بۆ ئەو بێ یعنی ئەم غیرەیە وای لێ دەکاڵێ ئەگەر بێت و خۆم لە ناوی نەبەم ئافرەتێکی تر ئەم پیاوە دەبا بۆ خۆی کەواتە هەر نەم بێ باشترە باوەکو ئەوەی کە بڕوا بۆ کەسێکی تر ببێ بە هاوبەشی ژیانی کەسێکی تر هەر خۆم لە ناوی بەرم بەڵێ ئەمە ڕووداوی واقعیە